بەڵێ ئێوەزانم ناوی جەنابتان ئەگەر بەس ببەستن باش ناو بنووسن باش سەرەتا با من یەک دوو کەس وەربگرم جا دوایی دێمەوە لاتە سەرەتا بەڵێ ئێوە بەڕێز فەرموون بەڵێ ناوی جەنابتانم نووسیوە ئەو بەڕێزە ئیزن بدەن ئەو بەڕێزە سەرەتا لێرەوە دەستی بەرز کردێتەوە و من بەو نزیکترم ئەی بینم جەنابیشتان ناوتان نووسراوە سێوەمین کەس یا چوارمین کەسن I have to speak with the Kurdish because the most of people who speak in. Hello. Sorry about I have to speak the Kurdish because the most of the people had the. بخوای خطای اروپا یا خطای منی. کردیجی گلک باش باز کردی گلک باش فهمت کم و ود گرینه جیبو اوی کردی فهم نکن. باش ئێستا بەڕاستی زۆر بەخێر بێن ئەمە یەکێک لە ئارەزۆکانی ئەو هەژنۆ دەمانگەی پێشووی منە کە لە نزیکەوە ڕەنگە چەندێک لە ئێوە بزانن کە کاتێک شۆڕشی ژنی ژیان ئازادی دەستی پێکرد سەری هەڵدا حەولێکی زۆر هەبوو کە سەف و ناو کۆمەلگای کوردی یەکگرتوو بێت لەوەشدا چەند کەسێک لە ئێوە باش دەزانن کە ئەو کات حەولێکی زۆر درا بەوەی کە یەکدەنگ و یەک سەدا بین بە تایبەت کاک سەیبراهیم کاک سیامەن ئاگادار بوون کە ئەو کات ناوەندێکی هاوکاری هەبوو بە خۆشیەوە کە چەند حیزبێکی کوردی دەوێتدا هاودەنگ و هاوسەدا بوون بەیانێکیان دەرکرد لە پێش بە خاکسپاردنی ژینا و ئەو بەیانە بەڕاستی حەولێکی زۆر درا کە ئەوانەی کە لە دەرەوەی ناوەندی هاوکاریشدان کە دەبێتە کۆمەڵەی حیزبی کۆمۆنیستی ئێران و پەژاک هیچ نەبێ ئەگەر بەو پەلەپەلەش ناگەنە ناوەندەکە و ئیتحادێکی دروست نابێت لا ئەقەل بەیەکەوە دە ڕۆژێکدا ئەوانیش ئەو داوایە لە کۆمەڵانی خەڵکن بەخۆشیەوە ئەو کارە کرا و زۆر بەخۆشیەوە ئەو پێشوازەی کە لە ئەحزاب و هێزگەری کوردی ئێرانێکرا لەسەر تاسەری ئێران بەڕاستی بێوێنە بوو خەڵک هات بەرەو پیرتانەوە ئێستا ئەوە هەژنۆ بانگوزەراوە کۆمەڵک ڕوویداوە کە نامەوێ وەختی ئێوە بگرم ڕەنگە وەختم زۆر کەم بێت بەڵام هەموو ئێوە و هەموو ئەو هاوڕێیانێک کە دانیشتون ئاگادارن ئێمە خەریکین دەناو سەفی کوردیدا کە زۆر من لە بیرمە شوێنیستی فارس تەنانەت دۆستەکانمانەوە هیچ شوێنیستی فارس کە فاشیستانە بەرەو مەسەلەی کورد و بەلوچ و باقی میلەتەکانی ئێرانە دەچن ئێستاش دەیان کوت کوردەکان تەجروبەیان هەیە دەبێت ڕەهبەریمان بکەن کوردەکان لە ئێمە باشترن ڕێخستنیان هەیە با ئەوان بێن ڕەهبەریمان بکەن بەڵام لە ماوەیەکی زۆر کەمدا بەداخەوە دەبێ بڵێن چونکە من بە کۆمەڵێک برادەر لە کلاپ هاوس وعدم داوە کە قسەی وان بکەم زمان حاڵی وان بم ئەوڕۆ میلەتی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان داوایەک پێشکەشی هەر سێگلاتان دەکا بۆیە دەڵم هەر سێگلاتان کە ئێوە ئێستا لێرە ئەویش ئەوەیە بۆچی ئێمە یەک قسە کەرمان نییە بۆچی ئێمە یەک بەرەمان نییە بۆچی ئێمە ئاوەمان لێ هاتۆ کە کوڕی حەمەڕەزا شای دیکتاتۆری پێشوو سەدەی پێشوو دێنێ تەواوی ئەو باشەکانی تەواوی شەعبان بیمۆخەکانی لە چوارڕێنەکانی ترافلگار سکوێری لەندەنێ و لە سەرگەستۆری ستۆکۆڵمێ و لە خیابانەکانی فرانکفۆرتێ دەژانی مە بەرداوە و قبولی نییە کە ئێمە بڵێین ژن ژیان ئازادی لە کوردستانەوە سەری هەڵداوە پێی تووڕەن جات کاتان لێ دەکەم مادام مەسیزی ئەو میلەتە ئەبد دەگەێنم ئێوە ئەو ڕۆکانە پێویستە دانە بەدانەتان وڵامتان هەبێ بەوەی کە ڕێسەرچی ڕاوەستاوین
بۆ ڕاوەستاوین کە بەرەیەک ئەو ڕۆیعلان ناکەین بۆچی ڕاوەستاوین کە قسەکەیەکمان نییە لەسەر تاسەری کوردستان زۆر سپاس. هەڕەشەم لێ دەکرد زۆر سپاس بەڕێستان پرسیارەکەتان دیارە لە ڕووی هەرسێک باشە زۆر چاکە.